دولة يشعر فيها العراقي بأن حكومته تعمل له. هەڵمەتیش دژە گەندەڵی کە سەرۆکوەزیرانی عێراق عەلی زەیدی دەستی داوەتێ بەردەوامە و تا ئێستا سەدان ملیار دینار و دۆلار و زێڕی بەرپرسان دەستیان بەسەردا گیراوە. بەشێک لە تۆمەتبارانی گەندەڵیش دەستگیر کراون و بەشێکیشیان هەڵاتون. ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەک دامەزراوەیەکی چاودێری و یاسادانان ڕۆڵی هەبووە لە پشتیوانی هەڵمەتەکەدا و تا ئێستا چەند پەرلەمانتارێک دوای وەرگرتنەوەی پارێزبەندی لێیان دەستگیر کراون. پەرلەمانتارێکی عێراق هۆشداری دەدات لەوەی لە ئەگەری وەستانی هەڵمەتی دژە گەندەڵی لەلایەن زەیدیەوە حکوومەتەکەی دەکەوێتە ژێر مەترسی نەمان. بابەتی گەندەڵی پرۆسەیەکە عملیەکە زۆر قورسە بۆم حکوومەتە و ئەبێ بەردەوامش بێ. ئێمە وەکو پەرلەمانتاران وەکو پەرلەمانی عێراق لە خۆمانەوە دەستمان پێکرد لەو خەڵکانی کەوا لە ڕابردوو ئەندام پەرلەمان بوو هەنێکشان لە ئەم خولەشا بەشدار بوون لەمانەوە دەستیان پێکردکەوە هەمویان تەسلیمی یاسا کران و دادگاکان کران بۆ لێکۆڵینەوە. ئێمە ئەم پرۆسەیە ئەبێ بکرێ و واجبە لەسەر هەموو هێزە سیاسەکان پەرلەمانتارەکان هەموو هاوڵاتیان و شەقامی عێراقی پژی ئەم پرۆسەیە بکەن. من قەناعەتی خۆم ئەگەر ئەم پرۆسەیە بەردەوام نەبێ و هەتا سەر نەبێ بەڕاستی کارەساتەوێ بۆ عێراق لەوە زیاتر گەندەڵی ڕوبەڕوویە بێتەوە چونکە بەڕاستی ئەوەی ئێستا کراوە لە هیچ حکوومەتەکانی ڕابردوو دەستیان بۆ نەبردووە و جێبەجێ نەکراوە. بسم الله الرحمن الرحیم. عەلی زەیدی لە ساتی دەستپێکردنی هەڵمەتی دژە گەندەڵیدا ڕاگەیاند هەڵمەتەکان بەردەوام دەبن و هیچ گەندەڵکارێک لێی دەرباز نابێت. پەرلەمانتارێکی عێراق دەڵێت پێویستە پەرلەمان بە تەواوی پاڵپشتی سەرۆکوەزیران بکات لەو هەڵمەتەی ڕایگەیاندووە. ڕاستی ئەو ڕێکەری عێراق بیتە فەرهووت نەهەر گەندەڵی، یعنی کێشەی دارایی کێشەی ئابووری ئەوەش نەهین ئەو ڕدونیەیە یانین ئەو حکوومەتی تازەیان حکوومەتی پێشتر لێرەکانە ئەوە تقریبانەوە هین زیاتر لە 20 ساڵە کە ڕگەشتن ئەو خۆناغا کە دیتان بخۆتان لە شاشەکان تەلڤیزیۆن دوای دەستپاکێک کە بەڵاوی کردەوە چەندین ملیارە دینارە و دۆلارە و زێر و ئۆتۆمبیل و ئەوان لە سندەکە و گەندەڵانێکە هەنا. ئەمە ئومێد ئەوایە کە بەردەوام بیت بەڕێز عەلی زەیدی لەسەر ئەوانەی کە مەلەفی گەندەڵی لەسەریان هەیە دەبێت پاڵپشتیش قەزا بکەین. ئەوە زۆر گرنگە. هێزێک تایبەت لە بۆ قەزا بێت کە بتوانین ئەوانەی کە دەستباڵانە یان وەکو یان دەرێن خەتە ئەوەل ئەوانش کە دەگیر بکرێن و هیچ کەس حەسانەی نەبیت. فەرمانی سەرۆکوەزیرانی عێراق بۆ پاکتاوکردنی گەندەڵی لە کاتێکدایە عێراق بە قەیرانێکی دارایی گەورەدا تێدەپەڕێت. خەزێنەی دەوڵەت خاڵیە و خەزێنەی گەندەڵکاران پڕێتی لە پارەی دەوڵەت. هەر بۆیە عەلی زەیدی جەختی لە بەردەوامی هەڵمەتەکان کردووەتەوە تا ئەو کاتەی وڵات لە مەترسی داڕمانی ئابووری دەربازی دەبێت. چیانووری کەناڵی پەیام، بەغداد.